بەتا وەک لە سەرتاش ئاماژەمان پێدایەکێک لە تەوەرەکانمان باس لە چۆنیتیدا بەشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. هەڵبەتە دادگای فدراڵی هەردوو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و عێراقی پابند کردووە بەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێم بدات. لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا ناڕوونیەکەیە کە چۆن موچەی موچەخۆرانی هەرێم دابین دەکرێت، لەگەڵ ئەوەی کە دەبێت لە ڕێگەی کارتی بانکیەوە بێت و لە ڕێگەی بانکەکانی عێراقەوە ئەم موچەیەدا بەش بکرێت، بەڵام لە ئێستاشدا ڕوون نییە ئایا دەرهێنانی ئەم کارتی بانکیە بۆ فەرمانبەرانی هەرێم هەتا کەی دەبێت و ئایا ئەمە گرفت دروست ناکات و لە هەمان کاتیشدا لە کام بانکانە پێویستە کە با بڵێن فەرمانبەرانی هەرێم موچەوەر بن. چەندین بابەتی دیکە هەیە کە ئێستا ناڕوونە ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر نەسرەت سابیر خۆشناو سپۆری ژمێریاری و دارایی کە ڕاستەوخۆ لە ستودیۆی هەولێرەوە لامان دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. دەمەوێت سەرتای پرسیارەکە لەوە بێت لە کاتێکدا کە دادگای فدراڵی حکومەتی هەرێم و هاوکات عێراقی ناچار کردو بە پابندبوونی بە دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم، لە ئێستادا بە دیاریکراوی ئەم پابندبوونە تا چەندە دەکرێت بڵێ لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێت؟ بەڵێ خات و میهرەبان، بەیانیتان باش، بەیانی خەڵکی کوردستان باش. ئێمە کە باس لە موچەی هەرێمی کوردستان دەکەین بە تاکید دەبی بگەڕێنەوە سەر ساڵەکانی پێشووتر کە بزانینەوە لە چێن دەرێت سەری هەڵداوە. ئەمە ناکرێت یەکسەر بێنە سەر ئەو بابەتەی لەبەرەوەی شتی زۆر گەورەی لە پشتەوەیە دەبێ ئەمە ئاماژەی پێوە بکەین. ئێوە کە باس لە موچە دەکەن یان فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمووی چاوەڕێی ئەو کەناڵە میدیانەیە کە دەڵێ بەپەلە موچە هات. بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان تووشی نەخۆشی دەرونی کردووە، خوا بیانگرێ. ئەم کێشەی دارایی لە ساڵی 2003ەوە لە پاش ڕوخانی ڕژێمی پێشووی عێراق دەستی پێکرد لە مابەینی هەرێم و بەغدا. بەداخەوە ئێمە کێشەمان زیاتر لەسەر ناوچە ناکۆچی لەسەرەکان بوو، لە پاشان هێنایەنە سەر کێشەی موچە لە هەرێمی کوردستان و ئەوانەی بەغدا کە دەڵێن حکوومەتی ئیتیحادی دائیمەن هانای بۆ شتانە بردووە کە بزانی گەلی کورد بەچی ئەوە دەبی وای لێ دێ ببێتە دوژمنی حکوومەتی هەرێمی کوردستان. یەک لەوانەش قوتی خەڵکە. ئێمە بە هەزاران موچەخۆرمان هەیە لە هەرێمی کوردستان، کاتی کە بووجە ڕەزامەندی لەسەر درا لە بۆ 2023 هەتا 2024یش ڕەزامەندی درا کە لە 170 کەم کرا بۆ 112.6. لێرە دەبێ حکوومەتی بەغدا دەبێ ئیستعدادی هەبی کە پارەکەی لە بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکە، بەڵام هەستان چیان لێکرد کێشەکەیان کرد بە سیاسی زۆر بەداخەوە کێشەکەیان وا لێ کرد. یعنی ماشەڵڵا لە ناو هەرێمی کوردستانیش ئێمە بخۆمان کێشەی ناوخۆیمان زۆر کەم نەبوو، کێشەی بەغدا و هەولێریش هاتە سەری. ئێمە کە تەمەشا دەکەین وەکو پسپۆر لەو بوارە لە 2003 باوەڕ بکە بەرنامەم هەیە ئێمە دەبی وا بکەین لە هەرێمی کوردستان پێویستە ئێمە حکوومەتی هەرێم هانا بۆ سێکتەرەکان ببە، بەجێ ئێمەیان نەکرد تا ئەوان کرد دەستی خۆیان هاوێشتە ژێر سەری بەغدا. بەغدا چی کرد؟ یعنی بەم دوایانە ئێمە لە ئەگەر باس لە کێشەکان بکەین لە 2003 کێشەکان کە سەری هەڵدا ڕۆژێک مسادقە دەکرێت، ڕۆژێک ڕای دەگرن، ڕۆژێک دەڵێ ئەوەندە نەفتە بڕوە 250,000 بەرمیل دەبێ ڕادەست بکرێ بدرێتە شەریکەی سۆمۆ، ڕادەستمان دەکرد. دیسان کە کێشەکە دروست دەکرێت لە پاشان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانێکی نوێ دەهات تەهدیای وەزعەکەیان دەکرد، تەقدیری میلەتی کوردیان دەکرد، هەتا تەقدیری حکوومەتی هەرێمیشان دەکرد. ئەوانەی کە لە بەغدا بوون یاخود ئەوانەی کە لە پەرلەمان کە ئەویان دەکرد دائیمەن بە قسەیەکی خۆش ئێمە کە کورد دەڵێ کورد یەک عادەتی هەیە بە مستەعاوێک بەمەلە دەکەوی، نەیان دەزانی ئەوانە خۆیان لە بۆ ئەمڕۆ ئامادەکرد بوو. ئێمە کە ئەگەر باس لە شەڕی داعش بکەین بەداخەوە ئەو کوردستانە ئێستا ئەمە سەیری دەکەین هەندێک یعنی تەمەشا دەکەی منافەسەی وڵاتانی ئەوروپی دەکە وەکو فرانکفۆرت و وڵاتانە، بەڵام ئەوانە چاویان بە ئێمە هەڵ نەهات شەڕی داعشیان تووشی ئێمە کرد. ئەگەر سەیر بکەین پێش شەڕی داعش حکوومەتی هەرێم مامۆستایەکی سەرەتایی بە 2 مانگ سیارەیەکی دەکرێت لە بۆ منداڵەکەی، ئەوانە با لەبیر نەکەین. بەڵام ئەوانە چیان کرد؟ بەداخەوە 3 جیرانی یەک لێک خراپترمان هەبوو، ئەوانەش دەستیان تێدا. ئێستا ئەوانە یەک لە کێشەکانی ئێمەیە، ئەو وڵاتانەی ئیقلیمی ئیران، تورکیا، سووریا بە شێوەیەک لە شێوەکان
چاویان بێ ئێمە هەڵنەهات هەستان کێشیان بۆ ئێمە دروست کرد تاکو نەتوانین ئەمە لە بواری ئیستثماراتی یعنی تەنەبواتی مستقبلی بتوانین ئەم وڵاتە زیاتر ببینە پێش وان کرد ئێمە نەبینە خاوەنی تونێلەکان و نەبینە خاوەنی شەمەندەفەر و میترۆ ئەوانیان هەموو لە ئێمە ڕاگرت ئێمە لەسەر خۆ بە کاکە ئاکام فەرموو دکتۆر ئەمە دەبی بگەڕێنەوە ئەوەی کە چێ دەستی ئێمەی گرتووە حکوومەت هێرێم کە بتوانی شەلەری بکە ئێستا ئێمە شەلەر بووینە یعنی لە کوردی دەڕێ لە گایەکەی جوێیەکەمان بۆ ماوەتەوە ئێستا ئێمە وەکو ئەکادیمی هۆشداری دەدەین ئێستا دەبی ئێمە حکوومەتی هێرێم لا نەچی باش هەڵبژێری ئۆپشنی ترمان لە بەردەست نەماوە نەیان هێشت ئۆپشنیان لە بۆ ئێمە بەجێ نێشتووە تاکو بتوانانی اختیاریەوەی بکەیت لە محکەمەی ئیتیحادی کاتی کە لە فەڕەنسا ئێمە دۆڕاندمان نفتەکەیان لە دەستی ئێمە دەرهێنا ئەوەی کە لە تورکیاش لەوێن دەرێت زەختی لە ئێمە کرد دەبی زەرەرەکان بژمێرین ئێستا ئێمە ئێستا نفتەکەش کە هەناردە ناکرێت ئەوە کێشەیەکی تری بۆ ئێمە دروست کرد ئەوەی لە شەریکەی سۆمۆ دەبووە ئەوە داوای قەرەبووکردنەوە دەکا تورکیاش دەرێ من پارەم دەوێتن لەبەرچە و نفتە ڕاگیراوە کە ئێمە ئیتیفاقی چەند ساڵەمان کرد لەگە تورکیا ئەوانە هەستان کێشەی موچیان دروست کرد کە پێی دەڵێن نەفەقاتی ئیرادی لە کوڕەی ئەرزینی ئەتوبێی حکوومەتێک کامە دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان پارچەیەکی لە حکوومەتی عێراق بەداخەوە حکوومەتی عێراقی گەندەڵ یعنی حکوومەتێکی گەندەڵە خۆی بەکرێ گیراوە یعنی لە ڕاددە بەدەر دزی و جەردەیی لەناو ئەو حکوومەتە دەکرێت دێ ئێمە تاوانبار دەکا ئێمە ڕۆژانە یەکتریمان تۆمەتبار کردووە لە ساڵەکانی 2003 تاکو ئێستا وەگەلی عێراق لەگەڵ گەلی کوردستان سەیری میدیاکان دەکاتن کەس نازانی چێ ڕاستەکەیە بەداخۆ یعنی ئەوان شێوان دووە ئەمە کە باس لە بودجەی دەکەین دەڵێن ئەوان دەڵێن ڕقەمەکانمان مزداقیەتی تێدا نییە ئەمە لە زۆر بەرنامە باسمان کردووە ئەو ڕقەمانە کە چۆن مزداقیەتی تێدا نیە بۆ بە شەفافانە نایکەن ئێوە ئەگەر دوژمنی ئەو حکوومەتەینە کە دەڵێ ڕقەمەکان شەفاف نییە خۆ ئەمە کۆنتترۆلی نێودەوڵەتیمان هەیە عێراق بەخۆی داگیر کراوە عێراق چێ کۆنتترۆلی سەرەکی لە دەستە ئەمریکا دەتوانانی بە 24 کاتژمێر تۆمەتبار دەستنیشان بکە باشە لێرە ئەمە ئەگەر ئەوانە هەدەفی ڕئیسی یاخود هەدەفی سیاسی لە پشتەوە نەبێ وەکو ئیران ئێمەیان چی لێ نەکردووە سارۆخی لە ئێمە دەگرێن بە فێریەوەی مۆسادی ئیسرائیلی لێرەیە ئەوە لەلایەک تەمەشاکە ترس و دڵە ڕاوچێ داوێنە ناو پایتەختی هەرێمی کوردستان کێشەکانی ڕابردوو هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابوووریەوە هەتا ئەم دەقێش کاریگەری لەسەر هەم سیاست هەم ئابووری هەرێمی کوردستانیشە بووە ئەو وەڵامی کە دەمەوێت دەستم بکەوێت لە پرسیارەکە ئەوەیە لە ئێستادا بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەوەیە کە پێویستە فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو فەرمانبەرانی عێراق یاخود فەرمانبەرانی بەڵات ناوچەکانی دیکە بە کارتی بانکی موچەکانیان وەربگرن وەرگرتنی ئەم موچانە چۆن دەبێت بڕوای خوێندنەوەی بەڕێستان لەسەر ئەم بڕیارە چی دەبێت بۆچی گرفتی دیاوە کە باسی دەکەن ئەمە گرفت دروست دەکات دەمەوێت وەڵامی ئەم پرسیارم دەستکەوێت دکتۆر فەرموو بەڵێ خات و میهرەبان من بۆیە گەڕامەوە پێشترەوانە چیان کرد بەڵێ بە سیاسەت چیان کرد خەڵکی هەرێمی کوردستانیان وا برسی کرد ئەگەر هەر شتێک وکەن خەڵکی هەرێمی کوردستان ئەمە بینیمان کە بڕیارەکەی دادگای فیدرالی دەرچوو کە دەڵێ ئێمە موچە دەدەین و ئەوانەی لە هەتە لەسەر هەڵبژاردنەکانیش تەداخلی کرد یعنی بەڕاستی کورد گوتم بە مستعاق بەمەلە دەکەوێت دەهۆڵ زۆرنیان کوتا بەڵام نازانن لە زەرێری ئێمە تەواو دەبی ئەمە هەرچبی حکوومەتی هەرێم حکوومەتی خۆمان نابی وا بکاتن موچەکەیمە ڕادستی وان بکاتن ئەمە لە هەژماری من کرای ئەوان ئەترا بە هەژماری منیش ناکەن یعنی دەیانەوێت خۆیان سەرپەرشتی ئەو دابشکردنی موچە بکەن هەتا هەرێمی کوردستان بچوک بکەنەوە ئێمە تەحلیلی دەبی ئەو دۆخە بکەین خات و میهرەبان ئێمە نابی کەیف خۆش بین بەوە ئەگەر موچەکەتە دەستی بەغدا کەوات ئەتو هیچ دەسەڵاتێکت نەما هەرێمی کوردستان دەبێتە پارێزگا یعنی وەکو پارێزگاک تەسەڕفت لەگە دەکرێت ئەمڕۆ بە پارێزگات دادرێ بەیانی تەهمیشی پارێزگاکەشت لۆ دەکاتن ئەوەش نامینێ بۆیە ئێمە گەنجەکانی ئێمەیان وا فێر کرد کە بتوانن بڵێن کاکامەوە حکوومەتەمان ناوێت لەبەرە موچەمان ناداتێ باشە موچە چێ ڕایگرتووە موچە بەغدا ڕایگرتووە ڕاستەمە گەندەڵیمان هەیە لە هەرێمی کوردستان بەم دوو حزبە باڵا دەستان نکۆڵی لێ ناکرێ کاکا من ئێستا خات و میهرەبان ئەمە دەڵێن تەمەشای دابشکردنی داهاتی ئەو داهاتێک کە لە هەرێمی کوردستان هەیە
باوەڕ بکە ئەمە لە دەمی ئەندامی مەکتەبی سیاسی حزبم جێلێ بۆ دەڵێ ئەندامی مەکتەبی سیاسی 100 ملیۆن دلاری هەیە مانگانە. باشە لە چێ بۆ تات کاکە لە چێ بۆ تات؟ ئەندامی مەکتەبی سیاسی لە میدیاکان دەڵێ داهاتی مانگانەی ئەو شخصە 100 ملیۆن دلارە لەو نەوتەی کە دەجرێ لێرە. باشە چۆن وا دەبیتن؟ چۆن وا دەبی؟ ئەو زەلوێ لێرانە دانیشتوانی هەرێمی کوردستان دەڵێ ئەمە سیخەی بە حکومەتی هەرێم نەماوە کە ئەمە زۆر ترسناکە کارێکی ترسناکە ئێمە بتوانین موچەی خۆمان تەسلیمی بەغدا بکەین بەغدا بە ڕێگەی کارتی خۆی دابەشی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکە. ئێمە نابی بەوەی دڵخۆش بین بەداخەوە ئەمە تاسیر لەسەر هەیبەتی حکومەتی هەرێمی کوردستان دەکات. چونکی گەنجەکانی مەدۆخەکانی پێشتریان نەبینی حکوومەتی پێشتریان نەبینی کە ئێمە چۆن گەیشتینە ئەو دۆخی ئێستا ئەمە تێداینە کاکە ئەوەی ئێستا ئەوانە دەیکەن حکوومەتی ئیتیحادی دەیکا باوەڕ بکە ڕژێمی پێشتر کە چەند مجرم بوو نەیکردووە ئەتوو وەرە 20 ساڵە 20 کێشەی داراییمان هەیە لەگە حکوومەتی بەغدا لێ ناگەڕێ کاکە موچەکە بگاتە دەست هەرێمی کوردستان ئەگەر ئەتوو ئەوە تێ یعنی تەقاریر تێ لەسەر حکوومەتی هەرێم وەرە بە شەفافانە ئەمە لە یاسانێ دەوڵەتیمان هەیە شکایەتیان لێ بکە بزانە چێ تاوانبارە تۆمەتبارە بینە سەر شاشەکان بڵێ ئەوە تەکارەکانیان بەڵام نەکەت و هەر یەکەکی حزبی دەگری لە دکتۆر شیعە و سوننا دێن تۆمەت دەخەنە پاڵ حکوومەتی هەرێمی کوردستان کاکە ناکرێ ئەوان بەو شێوەیە ئێمە ئێستا چ لە هەرێمی کوردستان نەکراوە چ لە هەرێمی کوردستان نەکراواتە ئێستا ئێمە یان چلێ کردووە کاکە هەمووی تووشی نەخۆشی دەرونی بووە هەمووی چاوەڕێ دەکەم موچە هات ئێمە نابی قبول بکەن موچە لە ڕێگای بەغداوە بدرێ من وەکو ئەکادیمی قسە دەکەم وەکو لایەنی حزبی ئەوانە قسە ناکەین ئێمە دەبی تەمەشای بەیانی بکەین بەیانی سر و دەدا. بەڵێ دکتۆر ئەپرسم هۆکاری بڕیارەکانی دادگای فیدراڵی چیە لە چیەوە سەرچاوی گرتووە ئایا سیاسەتەکانی حکوومەتی هەرێمە یاخود هۆکاری تری لە پشتەوەیە؟ بەڵێ دکتۆر. بەڵێ کاکە ئەکەم ئەگەر دیسان دێنەوە پاش تازە گوتم ئەگەر ئەمە جیرانەکانمان ئیران و تورکیا نەبێ ئێمە هیچ کێشەیەکمان نییە لەگەر حکوومەتی ئیتیحادی. بەڵێ محکەمەی فیدرالی ئێران بەڕێوەی دەبە کاکە محکەمەی فیدرالی بەغدا ئیران بەڕێوەی دەبە چێ دەستی لە پشتی حزبەکانی کوردیش داوە بەداخەوە یعنی ئەمە هەر ڕقەمێک دەدەینە بەغدا بەیانی ڕقەمێکی تر چوویتە ناو بەردەستیان لەلایەن ئۆپۆزیسیۆنەکانی هەرێمی کوردستان لە کوردی دەڵێ دارکرمی لە خۆی نەبی تەمەنی 1000 ساڵە کاکە کورد هەر ئەوەتی بەبیرن دێ خیانەت دەکات. باشە یعنی ئێمە لە کەرکووک ڕادەست کرا کاکە ئاکام کەرکووک ڕادەست کرا بە شێوەیەکی سیاسی خوێندنەوەی بۆ کرێ بڕیارەکانی دادگای فیدراڵی هەمووی دەستورین چکە دوجار بە پێی دەستور ئەو بڕیارانە دەردەکات. نەخر دەستوری نییە خات و خات و مێرەبان ئێستا دەزانی چ سەلاحیەت لەکوێدا دەزانی بۆ کاکە بەڵێ دەزانی چی سەلاحیەتی دایتە خۆی کاکە سێ سوڵتەی لە دەستە خۆی گرتو ئێستا سوڵتەی قەضایی وەرگرتیە سوڵتەی تەنفیدی وەرگرتیە سوڵتەی تەشریعی وەرگرتووە کاکە ئەتو سەلاحیاتت هەیە واجیباتت هەیە ئەو سەلاحیاتانەی دایتە خۆی هەر بەخۆی دەڵێ بسم الله بەخۆشی دەرێ سەدەق الله العەظیم ناکرێەوە ناکرێ ئێمە لە یاساش نەگەیشتوین حکوومەتی من کاکە بەوەی ئەوەی کردووە شەفافانە نەجوولایتەوە ئەوەش لە دژی یەک یعنی ئەم دوو حزبە باڵا دەستا وان لە خەڵکی هەرێمی کوردستان کرد سیقەیان نەمینێ بەو حکوومەتە بەداخەوە ئێمە لەناو خۆمان یعنی شەفاف نەبووین بۆیە حکوومەتی بەغدا کە بە ملیارات دۆلار ئەم دۆخەی دەکری بە هەرزانی بەدەستی کرد ئێستا بە کەیفی خۆی دەتوانی گاڵتە بە دەکرێت ئەوە باس بکەین کە بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەوەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێیان خۆشە کە موچە لە بەغدادە وەربگرن هۆکارەکە خودی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبوو کە ڕێنەکەوتون بۆیە گرفتەکە بەم شێوەی لێ هاتووە. بەڵێ من لەگەڵەوە داما خاتو مێرەبان حکوومەتی هەرێمی کوردستان جێی لە کادیمەکان ڕانەگرت ئێمە وەکو دەهۆڵ و زۆر نادەمان گۆ شەخص مناسبی مەکان مناسب ئەوانەی کە لە وەزارەتەکان دادەنرا بەداخەوە هەردوو حزبی لە دژی یەک چەند خەڵکی گەندەڵ و ئەوانە لە پۆستە باڵەکان داهانا لە ناو هەرێمی کوردستان و لە بەغدا واللهی ئەندامی پەرلەمانم هەیە نازانی دوو جملە قسە بکە یعنی خەلچیان وەها لێ کرد کاکە کورد نەیتوانی دیفاع لە بودجەکەی خۆی بکە لە 170 چۆن هاتە 12.6 ئەوانەی کە زانابوو نانێش بچنە بەغدا
خەڵکییان بردەوێن دەرە حەسەب و نەسەب ئەوە کوڕە ئاغایە ئەوە کوڕە نازانم چێە بەداخۆ ناوی شەهیدیشان بەد کرد کوڕە شەهید دەبی بستە بەغدا کاکە کوڕە شەهیدی ئەگەر ناتوانانی دیفاع داکۆچی لەو میلەتە بکە بۆ دەینێرێ بەغدا بۆ وەزارەتەکی ڕادەست دەکەی ئەو جا هەردوو حزبی باڵە دەست ئەمە لە ناو خۆمان کێشەمان هەبوو ئەمن دیفاع لەوانە ناکەم کاکە ئەمە لە ناو هەرێمی کوردستان کێشەمان هەبوو. دکتۆر ئەپرسم چارەنووسی گرفتە داراییەکان بەکوێ ئەگات ئەمە پرسیاری دووەمم ئەگەر هەرێم پابند نەبێ بە نردنی داهاتی نانەوتی و داهاتی ناوخۆ سەرچەم بڕیارەکانی تر لەو کاتەیە حکوومەتی عێراق چۆن مامەڵە لەگەڵ بڕیارەکانی دادگای فیدرالیەکە سەبارەت بە موچە؟ بەڵێ دکتۆر. باوەڕ بکە گرفتە دارایەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبی کار دەڕوە لە بۆ ئەوەی ئەمن مجلەیەکی ئەمریکی دەڵێ ئەگەر کاروا بڕوە دۆخەکە بەوەی بەردەوام بێت شەڕی ناوخۆ دەست پێ دەکا شارەکەش پەرت و بڵاو دەبێت لە بۆ هەموو عێراق دەگریتەوە. باوەڕ بکە ئەو ساڵی 2024 کێشەی گەورە دروست دەبێتن ئەوەش بە وڵاتە جیرانەکان بەداخەوە ئەمن لە زۆر شوێن وام گوتووە بەس جیرانەکانمان ئەوانە نەبووانە ئێمە نەدەگەیشتین ئەم دۆخە بەغداش بەداخەوە بەغدا بە ئەوامری ئیران بەڕێوە دەچیتن دژی کورد یعنی ئێستا هەر شتێک دەکاتن لە دژی کورد بڕیار دەدا کاکە محکەمەی فیدرالی سەرچاو بەڵامەتون ناکرێت سێ سوڵتەی خۆت بەکاربینی ناکرێت و لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار دەربکەی لەوەی خەڵکی وا لێ بکەیت دەهۆڵ و زۆرنا بکتیتن لە دژی حکوومەتی هەرێم ئەدی کوا پارچە یەک پارچە لە عێراق ئێمە یەک پارچە بووین ئێمە چۆن 1800 شەهیدماندا لە شەڕی داعش شەهیدی بەمە دەدەن بە خۆیان پارەکەی دەخۆن حکوومەتی بەغدا خۆی نەکاتە مەلایکەت ئەم دزی و گەندەڵیای لەوێ دەکرێت وەرە کاکە ئاکام بڕۆ سەیری بەغدا بکە پایتەختی عێراق 50 شەریکە یابانی بێ پێچان ناکرێتەوە خۆیان بە چ دەزانن ئەوان شانازیان بە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرد ئێمە کە بووینە سەر سکا بەس بەداخۆ لە ئێمەیاندا. بەڵێ دکتۆر زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر نەسر سابیر خۆشناو پسپۆڕی ژمێریاری و دەرایی کە ڕاستەوخۆ میوانی بەیانی کورسستان نیوز بوو. سپاس بۆ بەڕێستان. سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمانە بی دکتۆر.